سەرەتا جەژنی نەورۆز لە هەموو کوردێکی وڵات پارێز هەموو کوردێکی خەمخۆر لە هەر کوێ گیان بن پیرۆز بێ هەروە لە خانەوادەی شەهیدان پیرۆز دەکەم هەروە لە ڕێبەری گەلان ڕێبەر ئۆجەلان پیرۆز دەکەم. ئێمە وەکو تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی گەرمیان ویستمان جەژنی نەورۆز لە گەرمیان بە ئاهەنگێک پیرۆز بکەین. ئیتر ئەوە بوو ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ئیداری گەرمیانە لە پەیوەندیدا بووین، بەڵام بەداخەوە ڕێگریان کردو و ڕێگیان نەدا ئێمە لەسەر ئاستی گەرمیان ئەو ئاهەنگە پیرۆز بکەین. ویستمان بە بەشداری چەندین هونەرمەندی گەرمیان و شارەکانی تری باشووری کوردستان هەروە دەروێ وڵاتیش ئاهەنگێکی جەماوەری گەورە لە سەر ئاستی گەرمیان ساز بکەین، بەڵام بەداخەوە ئیداری گەرمیان بەهۆی بیانووی کۆرۆنا و ڕێگریان کردنیان هێشتا و ئاهەنگە ئەنجام بدەین. بەداخەوە دەبینین لە سێ بەشی کوردستان لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا بە جۆشێکی مەزنەوە بە خڕۆشانێکی زۆر مەزن و بە بەشداری سەدان هەزار کەس ئەو ئاهەنگە پیرۆز دەکرێت، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە سایەی حکوومەتێکی کوردیدا ئەو ئاهەنگە قەدەغا کرێت بە بیانووی جۆراجۆر. ئێمە ئەو هەڵوێستانەی حکوومەتی هەرێم شەرمەزار دەکەین، دەبوو حکوومەتی هەرێم پێش هەر کەس خۆی ئەو ئاهەنگەی پیرۆز بکردای بە شێوەیەکی زۆر فراوان ئامادەکاری بە بکردای، چونکە ئاهەنگە ئاهەنگێکی نەتەوەیە جەژنێکی پیرۆزی گەلی کورد و گەلانی بندەستە لە ڕۆژهەڵاتی ناوین. بۆیە ئێمە و نزیکاتەی هەم ئیداری گەرمیان هەم حکوومەتی هەرێم ڕەخنە دەکەین، پێویست بوو ئەوان ئێمە پێش هەر کەسێکی تر ئەو ئاهەنگەیان پیرۆز بکردایە و خۆیان ئامادەکاریان بکردایە. هەروە ئێمە ویستمان ئەگەر لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمان ڕێگە نەدرێت لە دووسخۆرماتوو ئەنجامی بدەین کە دەکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیەوە حکوومەتی عێراقەوە، بەڵام بەداخەوە لەوێش بەهۆی قەدەغەی هاتوچۆوە کە ڕۆژانی هەینی و شەمە و یەکشەمە دەبێت بە قەدەغەی هاتوچۆ لەوێش بەداخەوە نەمانتوانی ئەو ئاهەنگە ئەنجام بدەیت و نەورۆز لەوێ پیرۆز بکەین. بۆیە ئەمساڵ لەسەر ئاستی گەرمیان ناتوانرێت بەوەی ڕێگریەکانەوە ئەو جەژنە پیرۆز بکەین. ئێمە دەبینین بۆنەیەکی وەکو نەورۆز قەدەغا کرێ ئاسەنگیەکرێ ڕێگەی پێ نادرێت، بەڵام لە هەمان کاتا دەبینین لە پێشوازی پاپای ڤاتیکاندا لە هەولێر بە هەزاران کەس کۆ دەکرێتەوە، پێشوازی لێ دەکرێت بەبێ هیچ پابەندبوونیەک بە ڕێنمایەکان بە خۆپاراسی لە کۆرۆنا، لەوێ بە حساب پێشوازی دەکرێت هەزاران کەس کۆ دەکرێتەوە، بەڵام لە هەمان کاتا ڕێگری دەکەن لە جەژنی نەورۆزە جەژنێکی کۆنی کوردیە. بەداخەوە ئەم نزیکاتی حکوومەتی هەرێم ئێمە هەموو شێوەیەک سەرکۆنە دەکەین ڕەخنەی دەکەین. ئەگەر تۆ قەدەغە بێت خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا دەبێت بۆ هەموو بۆنە و هەموو پرسەکان قەدەغە بێت، نەک بۆ هەنێک پرسەکە خۆیان پێیان باش بێت ئاسایی بێ لە هەندێک بۆنەی ترا قەدەغەی بکەن.